سڵاوتان لێبێ خۆشەویستان، جەژنی نەورۆز و سەری ساڵی کوردیتان پیرۆز بێ. بەرنامەی ئەم شەوی کۆڤید-19 تایبەتەکەین بەوەی بزانین تازەترین پێشهات چییە لەسەر ئەوەی کە ژمارەکان لە کوردستان ئایا زیاتر بەرەو زیاد ئەڕوایان خوا نەخواستە ئێمە تووشی شەپۆلێکی تری وەکەوەیکە ئێستا لە پشتمەوە ئاماژەی پێکەم تۆزێکی تر لە داشبۆردی میدیا و زانیاری هەرێمی کوردستان کە چۆن حاڵەتەکان دەستی پێکرد و هاتەوە خوارەوە. بەڵام ئەمێ سەرنجتان بۆ ڕاکێشە ئێمە بەپار لەم ستۆدیۆوە بە تەحدید هەر لێرە وەستا بووین کە باسی ئەومان کردوتمان بۆ ئەوەی ئازیزان و خۆشەویستانمان لەدەست نەدەین پار وازمان لە سەیرانکردن هێنا و هەمومان لە ماڵەکان ماینەوە و ئەوە بوو بۆ ماوەیەکی زۆر باشیش ڕێژەکان لە وڵاتی ئێمە لە شارەکانی هەرێمی کوردستان هەمویان زۆر کەم بوون بە ڕێژەیەک بوون کە توانین بڵین یعنی ژمارەیەکی زۆر کەم توش بوومان هەبوو. بەڵام پاش ئەوەی کە فشارە کۆمەڵایەتی و ئابووری و سیاسیەکان هەمووی کە وای کرد کە بە شێوەیەک لە شێوەکان ئەبێ خەڵکیش بچێت ژێوی ژیانی خۆی پێیاکە و ئەش بێت ئەوەمان لەبەر چاو بێت کە لەم کاتەیە لە حاڵەتی تێکەڵبوونا بە تایبەتی لە ئەگەر بەبیرمان بێتەوە لە دوای جەژنی ڕەمەزان و دوای ئەو کە جەژنی قوربانی بەسەرا هات و هێواش ڕێکارەکان شلتر کرانەوە ئەوە بوو ڕۆژ بە ڕۆژ ژمارەکان لە زیادبوونەوە بەداخەوە کەسانێک لە نەورۆزی پێش و لەگەڵمان نەبوون ئێستا ئەمساڵ لەگەڵمانە نەبوون بەهۆی ئەوەی کە بە توشبوون بە پەتای کۆڕۆنا جانی خۆیان لەدەستدا و کەسانێکی زۆریش بەدەست ئەم پەتایەوە ناڵاندیان ئازاریان هەبوو کێشیان هەبوو. هۆکار چی ئەمەتان بیرە خەمەوە؟ هۆکار ئەوەیە کە ئێمە ئێستا حاڵی حازر ئالێرین ئەگەر تەماشاکەین یعنی ئالێرین پاش ئەوەی کە لێرە بووین بەڵام پێش ئەوەش کە لێرە بووین. ئەوە مانای چییە؟ ئەوە ئەگەر بمانەوێ ئێستا تەماشاکەین هاوکاران پێم وڵێ نەتوانن بیجوڵنی سێریکەن ئێمە لە سەرەتای سەرهەڵدانی پەتاکەوە حاڵەتەکان ئەوەندە کەم بوو یعنی ئێمە ڕێژەی کێرڤەکەمان زۆر لە خوارەوە بوو. یعنی توانین بڵێن ژمارەکان ڕۆژانە لە پەنجەی یەک دەستیان لە هەردوو دەست تێنە دەپەڕی ئەوانی کە توش بوون. بە شێوەیەک خەستەخانەکان مەجای ئەوەی هەبوو کە ئەو هاونیشتیمانی ئەو هاوڵاتی ئازیز و خۆشەویستیان و نەخۆشانە وەرگن و پێداویستی ڕێک و پێچیان پێشکەش بکەن و تا ڕادەیەکی زۆر ژیانیان لە مەترسی ڕزگار بکەن. بەڵام ئەمە ئەو حاڵەتەیە کە باز دەکەین ئەمە پاش بە تەحدید ئەگەر تقریبان لە دەوری و سەروبەندی جەژنی قوربان و ئەوانەیە کە ژمارەکان زۆر هەڵکشا بە تایبەتی پاش ئەوەی کە هاوڵاتیەکی زۆری عراقی لە ناوەڕاست و باشووری عراقەوە ڕویان کردە هەرێمی کوردستان و بازگەکان کرانەوە و پاشان با نەچینە تەفاسیلی یعنی خەڵکانێکی زۆر هاتوچووی کرد و پاشان دەستێوەردان و هێنان و بردن و ئەو ئیشی ئەمە نیە ناچینە سەری. بەڵام ئەگەر لێرە تەماشاکەین حاڵەتەکان بەرز بوونەوە لە دەوروبەری ناوەڕاستی یان بەرەبەری کۆتایی مانگی 6 پاشان دووبارە ژمارەکانمان حاڵەتێکی یعنی ئەوە لە ڕووی پەتازانی ئەم شتە هەیە ینی لە حاڵەتێکی پلاتوی ینی حاڵەتێکی تا ڕادێک جێگیری یاری کرد. بەڵام هێواش لە سەرەتای مانگی حوت حاڵەتەکان دووبارە بەرەو زیادبوونەوە بوون. هەر بەرز بوونەوەی ئەگەر تەماشاکەین هاتنە خوارەوەی زەحمەت بووە ینی مەسەلەن هاتوۆتە ئەم لێڤڵە بە خێرایی هاتوۆتە ئەم لێڤڵە بەڵام دوایی زۆر بە خێواشی نەچوو بالعکس هەم دیسان بەرزتر بووە لە کۆتاییەکانی مانگی 8 ژمارەکان ڕۆژ بە ڕۆژ زیاتری دەکرد هەتا گەیشتە مانگی ناوەڕاستی مانگی 955 حاڵەتمان هەبوو کە ئەو کاتە یەکەم جار بوو ژمارەیەکی ئاوا زۆرمان هەبێ. بەڵام سیرمان کرد بەردەوام لە بڵاوبوونەوەی گەیشتە ئەوەی کە ڕۆژانە 1000 حاڵەتمان هەبێ هەتا وەکو ئێرە 1600 حاڵەت لە یەک ڕۆژە لە هەرێمی کوردستان کە دەستنیشان کرا بەو ڕوپێ و بەو پشکنینانی کە تاقیەکانی هەرێمی کوردستانی کرد لە 27 بە تەحدید 1600 حاڵەتمان هەبوو کە ئیتر خەڵکانێکی زۆر کەسانێکی ئازیز و خۆشەویستمان لە دەستدا ژمارێکی زۆر لە هاوڵاتیان تووشی پەتاکە بوون. خەسخانە حکومیەکان شوێنیان نەما نەخۆشخانە ئەهلیەکان دەستیان کرد بۆ وەرگرتنی نەخۆش و ئەمرانە و کە کێشەی تری لێکەوتەوە و پاشان هێواش پاش ئەوەی حاڵەتەکان ئێستا من هەوڵێم لەگەڵ میوانەکانمانە باسی بکەینەوە ئەوە بوو ئێمە لە کۆتاییەکانی ساڵی پار و هەتا وەکو ئەگەر بین تەماشاکەین ئەزان بێمە ئەم لاوە باشترە ئەگەر تەماشاکەین ئێمە هەتا تقریباً کۆتایی مانگی دووش ژمارەکان یعنی ڕۆژی هەفتا نەخۆش هەشتا نەخۆش
یعنی دەست نیشانەکرا بەڵام ئەگەر ئێمە تەماشاکەین لە ناوەڕاستی مانگی سێوە تقریبان لە دەی سێ و بەرەوە دووە دەبینی ژمارەکان دووبارە ڕووی لە زیادبوونەوە کردوەوە دووبارە خەڵکانێکی زۆر توش دەبن و ئێستاش دڵنیام ئێوە کەسانی ناسیا و خزم و ئەوانەی کە توشبوون ڕۆژانە تەلەفۆنتان بۆیە دیان گوێتان لێ ئەبێ کە فڵان کەس توش بۆ یان خوانە خواستە فڵان کەس بۆی پەتاکۆجیانی لەدەستدا ئێمە ئێستا هاتوونێتەوە ئەم مەرحەلەیە کە ڕۆژانە تقریبان نزیکەی 400 بۆ 500 حاڵەتی پۆزتیڤ هەیە توشبوون هەیە بە پێی ئەو ژمارانەی کە تاقیگە فەرمیەکانی حکوومەتی هەرێم لەگەڵ تاقیگە تایبەتەکان کە بەیە کۆداتەکان کۆ دەکرێتەوە ڕۆژانە نزیکەی ئێستا لێرە بۆ نمونەگەر تەماشاکەین 540 حاڵەت هەبووە لە تقریبان لە 15 سێ کەواتە ژمارەکە یان کێرفەکە ئەگەر تەماشاکەین بە سوپاسەوە بۆ فەرمانگەی میدیا و زانیاری کە چۆن ئەمانیان پلۆت کردووە هەموو کێرفەکە دەبینین یعنی بە پێی بڕوای زانستی و ئەو کەسانی کە پسپۆڕن ئەمە ئەتوانرێت ناوی لێ بنێ بە شێوەیەک لە شێوەکان لە شەپۆلێکی نوێ کە دووبارەوە خەریکە ژمارەی نەخۆشیەکان زیادەکاتەوە لەوانەیە بپرسین بڵین هۆکارچی ئایا گۆڕانکاریە کە بەسەر زنجیرەی ڤایرۆسەکە داهاتەوە کە ئێستا زۆربەی زۆری ئەو حاڵەتانی کە وەکو وەزارەتی تەندروستیش ئاماژەی پێکردو زۆربەی زۆری حاڵەتەکان لەم زنجیرە نوێن لەم زنجیرە نوێی کۆڕۆنایە کە ئەمەش وەکو زۆربەی زانایان و پزیشکان پێیان وایە تقریبان ئەم شێوە گۆڕانکاریە کۆنتترۆلی زۆربەی زۆری حاڵەتەکانی لە هەموو جیهاندا کردووە نەک تەنها لە هەرێمی کوردستان ئەمە وەکو بەبیرهێنانەوەیەکە دووسێ خاڵی جەوهریتیایە ئەمەوێ لەگەڵ هەردوو میوانی خۆشەویستم کە یەکێکیان دکتۆر شێروان ڕەحمانە لە ستۆدیۆ لەگەڵمانایە و بەخێربەی سەرسەر و سەرچاو دکتۆرجان و هەروەها میوانێکی ترمان کە ئەویش هەر لە هەولێرەوە بەڵام لە ڕێگەی مانگە دەستکردەکانەوە لەگەڵمانە دکتۆر دەشتی بوستانی کە خۆی پزیشکی پسپۆڕی هەناوە و لە هەمان کاتیشە لە نزیکەوە ئاگاداری گفتوگۆکانە بۆ بەدەستێنانی ڤاکسین لە عێراق و هەرێمی کوردستان سڵاو لە دکتۆر دەشتی و دکتۆر شێروان دووبارە بەخێربەی سەرسەر باشە باجارێ بە نەورۆز دەست پێ بکەین خەڵک ئەم ساڵ جۆش و خۆشێکی زیاتریە بوو بینیت کە ژمارێکی زۆر لە هاوڵاتیان ڕویان کردە ناوچە گەشتیاریەکان و سەیرانی خۆیان کرد و ئیزدیحام دروست بوو تێکەڵبوون دروست بووە ئەو شتە ینی مەسەلەن ناتوانین بڵین وەکو پێویستیەک وا بوو ینی پار نەورۆز نەکرا ئەم ساڵ خەڵک حەزی لێبوو لە ڕووی دەرونیەوە ئارامیەک بەخۆی بەخشێ و تێکەڵبوون هەبێ بەڵام وەکو پزیشک ئەمە بزانم ڕەئی تۆ چییە لەسەر ئەم شێوازی تێکەڵبوونە پێ دوایە ینی خوانەخواستە کێرڤەکەمان زیاتر بەرز بکاتەوە یان ئەگەر وانە چی پێشەچی یادی نەورۆز و جێژنی نەورۆز سەری ساڵ لە هەموو لایەک پیرۆز بێتم خۆی جێژنەکە و دەرچوونەکە دوولایەنە چییە لەلایەکەوە ئەمە گەلای تەندروستی وەگرین جگە لە مەترسی توشبوون بە کۆڕۆنە و نەخۆشەکانی تر مەترسی ڕووداوی هاتوچۆش هەبوو مەترسی سوستان هەبوو مەترسی خنکان هەبوو کە ئەو شتانەش ڕوویدا بەداخەوە لەلایەکتر وەریگرین دەڵێن ئەستەمە بتوانین ئەو ژمارە زۆری خەڵکی کە بە دۆش خۆشەشی زۆرەوە پارەکەش نەورۆزیان نەکردی ڕێگر بین لێیان هەرچێ ئامۆژگاریەک و تەندروستی و ڕێنمایەک بیتن ناتوانانی ڕێگریان لێ بکاتن بۆیە باشترین شت ئەوە بکەوە ڕێنمایی بدەین خۆتان بپارێزن بەڵام دەتوانن نەورۆزی خۆتان بکەم بە چ شێوەیەک ئەو نەورۆزە ئەگەر بێت و هەندێک شتیان ینی ئەو چەند ڕۆژی شمایە لەوانەیە بەردەوام دەبنێتە ڕۆژی هەینی ئەگەر جێبەجێکەن ئەگەری کارەسات و توشبوون بە نەخۆشی و بە کارەساتی تر زۆر کەم دەبێتەوە بۆ نمونە کە دەردەچی شوێنەکە کراوەیە ئەگەری توشبوون کەمترە لەوەی کە شوێنەکە داخرابێتن دوو ئەو کەسانێکەوە تان لێە کۆخیانە هەست بە ژان دەکەن هەست بە لاوازیەکی دەکەن هەست بە ئەوەی دەکەن کە شتێکی نوێ ڕوویدا حتا ئەگە پەسی و هەڵامەتی بیت کە زۆر جار بە شێوازی پەسی و هەڵامەت خۆی پیشانداتن تکایە با لە ماڵەوە ببینێنەوە خۆشیان بپارێزن کەواتە یەکەم شت بە ئاواهی بەڵێنیفیکەین مادام هەواکە کراوەیە و هەر خێزانە و بە تاقی تەنیا بچێ دانیشێ و تێکەڵبوون نەبێ بۆ شێوازە ناتوانین بڵین هیچ کێشەی نیە بەڵام زۆر سەلامەترە لە شوێنی داخرەوە بەڵام ئەوەی نیشانەی هەبێ بە هیچ شێوێک نابێت سەرکەوێت نابێتن پێویستە خۆی بپارێزێتن لە ماڵەوە بمنێتەوە
و خۆشببختانە چەند کەسێک ینی پەیوەندیان بە من وەکردێ گوتیان ئەو ماوەی تۆرەمە چەند نیشانەکمان هەیە ئی پەسیوی ئی حەساسیەی ئی لەوزەتێنی ئەوانی گوتم نا باشتر وایە ئێوە ببینێن چکە ئەگەری هەیە ئەوە کۆڕۆنەبی ئەگەری هەیە فترەی کە ژمارەکان زیاد بووەوە حتى ئەگە کۆڕۆنەش نەبیتن ئەگە ئینفلەوەنزەش بخۆ ئینفلەوەنزەش زۆر سەلامەت نییە ئەن خۆی ئینفلەوەنزا پێویستی بە ئیسراحەت بڵێ ئەنی بزەبت با ئیسراحەت کاتە خۆی ئیسراحەت ژمارەیەکە لە چارەسەریەکەی بۆی ئەوانێ خۆی دڵنیا کاتەوە بزانێ ئەمە کۆڕۆنانیە پشکنین کە ئیسراحەتی باش بکە ئێشتا سێ چوار ڕۆژی تریش ماوە و توانن لە هەفتەکانی هەفتەکانیش تۆڵی بۆ بکەنەوە پێنجشەمە جمعە هەیە جمعە شەمە هەیە دەتوانن ئەو ڕۆژانە دەرچن و هەشە مەسەن 2000 پشکنین بۆ خۆی کردی ئەم دەیناسم برێن پشکنەکە نەگەتیڤ بۆ ئەوجە پەیوەندیش کرد دکتۆر ئێستا پشکنەکەم نەگەتیڤ توانم دەرچمەوانە هەموو لایەنی باشە بەڵام بە ئەمە دەرچوون بۆ سەیران تەنها مەترسی کۆڕۆنەدا نەنێن ینی مەترسی ئەوەیە میلەتیمە بەداخەوە خواردنی زۆر سووری و شیرنی زۆر تێکەڵاو بوون قەرەبارغەکی ڕێگایەکی زۆر هەستیاری هەندێک کەسان لە بەهار لە هاتنی وەرزی بەهار هەیە دەرمانی زەختی لەبیر کردی هەیە دەرزی شەکرەی هەیە ئینسۆلین لەبیری کردیە ناڕێکی هەیە هاتنەوەیەکی زەحمەت بۆیە ینی کۆمەڵێک شتەیە ئەگەر بتانی خۆت بپارێزی ئەو ماوەی کەمکەمە دەربچی ئێشتا مەجال ماوە بۆ سەفرە ئەوە کەرنتی ڕانەگەێنراوە جمعەما لە پێشە بەسەر ڕۆژیانتیما لە پێشە بە تایبەتی ئەوانی تەمەنیان گەورەیە نەخۆشی تریان هەیە دیسان دووبارە دەکەم ئەگەر تەنانەت تایەکی کەمت لێیە بێهێزیەکی کەمت هەیە کۆخەکی کەمت هەیە تکایە لە ماڵەوە دانیشە هەفتەیەکە دوو هەفتەیە کۆتایی دێ بۆ دوو هەفتەش بەهارەکە کۆتایی نایە بەڵام نەخۆشەکەت ئیشاڵە کۆتایی دێ دەتوانین دەرچی بۆ ئەوەی سەیرانی خۆت بکەیت زۆر باش ئەنج لەسەر ئەو قسانەی تۆ پێشەوەی دکتۆر دەشتیش وەرگین ئێمە هاوکارانمان ڕای چەند هاوڵاتێکیان وەگرتووە لە سەیرانگاکان زانین هاوڵاتیان خۆیان ڕایان چییە لەسەر ڕێکارەکانی خۆپارێزی لە کاتی گەشتکردن و بڵین چوونە دەرەوە لە یادەکانی ئادار و نەورۆز با پێکەوە تەماشایەکی ماستەکەی تر جلی کوردیمان لەبەر کردووە ئەوەی ڕاستی بێ حەزم نەکردی بەستم جوان نەبوو وەڵای پێویستە بەس کە ئەوە ئایلەکان دوور بن ئەساییە بەس ئەگەر نزیک بی پێویستە بیبەستی زیاتر ئەوەی کە گرنگیمان پیاوە دوورین لە خێزانەکانەوە کۆمەڵێکی زۆر نین بەسەریەکەوە بەس خێزانەکەی خۆمانین بەس هەتا خۆپارێزی بکەی یعنی ژیانی خۆت سەلامەت دەبێ و ژیانی هاوڵاتیانیش وەڵای من ماسکە بەستین لە ناوشارە ماسکە بەستین بەڵام ێسا شوێنە کاتین بۆ سەیران و ئەوەش بوو دووریش بووین لە خەڵک پێویستی بە ماسک ناکرد بەڵام لە شوێنە گشتیەکاندا ماسکە بەستین پێمانە بەس نەماندا لە سارەکەشا بەستامان خۆی لە سارە حتێ دیە نەیبەستی بەس ئێرێشەوە تا چۆڵ و خۆش و ئەوای پاکە مژین و لەبەرەوە وەڵی ئیشەڵا هەمووی هەر بیبەستێ کاتێکە تێکەڵ خەڵک بیا بۆ قەڵەباڵخێ زۆر لە ناو شارە زۆر باشترە بۆ خەستەخانە بۆ شوێنێەوە ئەوە بێ شوێنە گشتی بێ بۆ ئەوە باشە بیبەستی بەس بۆ ئێرە وەڵا حەزکەین هەوای پاکەڵ مژین هەز ناکەین ماسک ببەستی ئەس وەکە شەخصێکی هاوڵاتی کەمامێک کەمە بەرخۆ مناسبە چ تشتیانی بوو پاراستنا من و ماڵباتا من ئایلێ من بۆ هەواڵ و برادێت من بۆ هەرجیاکی مەسەلەن کەمان پێویستە تو گرێدای بۆ خۆ پاراستنا ژیاناتە و ژیانە هەر کەسی دیتر کەمامە فەرە دانا کۆخی پەرسیڤەکل تابێت یان تو بێنژی ئەڤە ئەگەرێت موهیمن هەواڵێتە پێ بکەوێت ئاڤایرۆسەی خەتەرە عالەما پێت مرید یان مەسەلەن ئەگەرێ بێ گەلێکی خەتەرە ئەم داخوازیت کەن هەواڵاتی هەمی کەمامەگرێتەن و خۆ بپارێزن شتێکی gelek giring e xwe biparêzin û hê xwe parêzit dê beramberê xwe jî parêzitin tiştekî gelek giring e wek jîngeh jî jîngehê jî jîngeh ya me hemiyan ne malê kesê ye tiştekî gelek baş e mirov kemame herêkê bikete ber xwe di xwe jî parêzit û beramberê xwe jî parêzit ئەم نەخۆشیە لە ئەنحای جیهان بەڵاو بوویتەوە لەبەرەوەی بە ڕێنمایەکانی خۆپارێزی و خۆپاراستن بۆ ئەوەی خەڵکانێک کە نان بەزبی ئەو ماسکە چاو لە ئێمە بکەن و ببەستن و خۆ بپارێزن لەم نەخۆشیە پەتایە کۆڕۆنە نکبەتیە
قسەکردن و لە ڕاگەاندن و لە مەزلیس و کۆڕ کۆبوونەوە هەموو سەرزارمان پابند بوونە بەڵێن پابند بووین بە ڕێنمایەکانی تەندروستی بەس بەداخەوە هەر قسەیە کۆمەلگایە بەڕاستی من حکوومەتی نبینم. خدای لەو پاراستنی خەرگوا بەو دەرەجەی نیە برێن خۆی پاراست بیبەران نەخۆشەکە بڕێک کەمتر بووە یعنی بە دەرەجەی وانێ نەخۆشەکە زیاد بی لێ خەرچیش ینی ئەوەی ئەمەلی وی هەیە کە نەخۆشەکە دوورە دێت. حەزم لێ دکتۆر دەشتی بەو پرسیارە لەگەڵ جەنابتە دەست پێ بکەم. یەک لەو هاوڵاتیە خۆشەویستانە تاوان هەر یەکە و ڕێی جیاوازیان هەبوو و ئەکیدم قسە زۆر هەڵەگرێ پرسیارەکانی ئەوانیش بەس مەسەلەن بۆ یەکێک ئەگەر بچێتە گەشت بچێتە دەرەوە پێویستەکە ماسک ببەستێت چونکە ئێستا بازێکیان وتیان ئێمە چینە هەوای دەرەوە و پێویستمان بۆ نییە ماسک ببەستین. وەڵامی جەنابەت چییە لە ڕووی زانستیەوە بۆ ئەو قسێ؟ پێشەکی سوپاست دەکەم کاکتۆر هەست و سڵاوم هەیە بۆ کاکتۆر شێرمان و یعنی بەڕاستی هەروەکو لە بەغدا نەکرا منعی زیارەتی ئیمامی کازم زیارەتی مانجی ڕەجەب بکرێ هەروەها بەداخەوە نەکرا منعی سەردانی شوێنە ئەوەکان گەشتیاریەکان لە نەورۆز بکرێتن سەیتەرە نەکرا لەگەڵ خەڵکەکە و یعنی بە شێوەیەکی زانستی ئەمە بەرەو لە ناوەندی شەپۆلی دووەمین پەتایەکە زۆر توندە ژمارەی توشبووان ڕۆژ بە ڕۆژ زیاد دەکا لێرە و لە عێراق و یعنی یاسایە پزیشکیەکان ینی ئەوەیە ینی جێبەجێ ناکرێت بە توێژینەوەی زانستی ئیسپات کرایە ماسک بەستن پێویستە حتا لە چۆلیش مەسافەی مەترونی و پێویستە لە هەر شوێنێک بی بەنسبەت ئەو قەڵەباڵغەی لە نەورۆز کرا بەداخەوە حتا یعنی من بینیم لە پارکەکانیش لە پێش ئوتێلەکانیش پڕی سیارەی یعنی هاوڵاتیەکانی باشوور و ناوەڕاستی عێراق هەموو هاتوونە قەڵەباڵغەیەکی زۆر جەنجاڵیەکی زۆر دروست بووە لە شوێنە گەشتیاریەکان ئەوە پاش 2 هەفتەی دی ئەمە زەریبەی ئەوە دەدەین زیادبوونی توشبوون و زیادبوونی ڕێژەی مردن بەداخەوە یعنی خوازیارم ئەمن هەڵە بم بەڵام یعنی تەحلیلی زانستی ئەوها دەڵێ بەداخەوە ئەوە نەکرا جگە لەوەش تازیەکان هەر بەردەوامە بوو گواستنەوە و قەڵەباڵغی هەر بەردەوامە بەداخەوە و ئەو یاسایە کە بریتانیا تەطبیقی کرد نابی لە شوێنێکە لە 6 کە زیاتر بی لە شوێنێکی قەپات نابی لە یعنی تعزیە 15 کە زیاتر بی نابی لە بوو گواستنەوە 30 کە زیاتر بی ئەوە لێرە تطبیق ناکرێت ئەگەر تطبیق کرابە زۆر باش بوو و یەک لە ینی نوێنەری WHO لە بەغدا وێنەیەکی بۆ نردبووم لە گروپە چینەیەمە ئەو قەڵەباڵغی و جەنجالەی لە نەورۆز لە شاری سلێمانی کرابوو پێی زۆر ئەوە بوو وتم ڕێژەی توشبوون و ڕێژەی مردن لە سلێمانی بەرزترینە لە عێراق و کەس پابەت نییە بەداخەوە ینی ئەمە دەستمان شوشتیە ینی وەچی کوردەواری گۆتنی وەڵاهی بەداخەوە کاک دکتۆر بۆ ئەو ینی لێکدانەوەیە ینی باجددی ئەگەر تۆ قسەکەت لە ڕووی زانستی و لە ڕووی پزیشکیەوە بێ فعلا ینی ئەوەی جەنابەت تەواوە بەڵام ئێمەشە بێت لە ڕووی دەرونیشەوە ئەو هەڵسەنگان نش بکەین کە هاوڵاتیانیش دیارە تۆڵەی نەورۆزی پێشویان کردەوە هەرچەندە ئایا ئەم دەرچوونە ئەگەر مەسەلەن بەس بڵین لە ڕووی دەرونیەوە کرانەوەیەک بوو خەڵک تۆزێ باڵی خۆیە و ئیتر هەوایەکی ساف و ئەوەی لە دەرەوە هەڵمژی و بەداخەوەکە ئەو پێشبینیە لە ڕووی زانستی وایە کە لەوانێت 2 هەفتەی تر ئێمە زەریبەکەی بدەین هیچ کاریگەریەکی نابێت چونکە ئێستاش خەڵکێکی وا هەیە ئەڵێ ئەگەر تۆ دەرونی خۆت مرتاحکەی مەناعایەکی باش دەبێ بەرامبەر کۆڕۆنا لە ڕاستیدا ینی ئەوە مەسەلەن هەروەکو زیارەتی کازم شتێکی واجب نییە حتا حەزیش ینی ئەو ساڵە پێت نەکرێت ساڵێکی تر ئەو 10 ساڵی تر ینی جارێکە لە عمر خۆ نەورۆزیش ینی لە حەزی ئەو مقدەستر نییە ینی بەڕاستی خەڵک با بگەڕێ با ینی سەیران بکە بەڵام سەیرانکردن هەموو پێکەوە لە 1 ڕۆژە لە 2 ڕۆژە لە 3 ڕۆژە
ئەوە هەڵەیە ینی قەڵەباڵغەیەکی ینی بێمانە دروست دەکا و هەروەها ڕێژەی ڕووداوەکانی هاتوچۆش زۆر دەبی ڕێژەی مردنیش لەوێ دەبیتن ینی هەروەکو ینی بەبیرم دێ لە یەکەم شەپۆڵ کە منعتەزەول بوو لە حادیسە سیارێک 5 کەس مردبوو لە هەولێر و 5 کەسیش بە کۆرۆنا مردبوو یعنی دەرچوو ڕێژەی مردن بە هۆی دیشەیە بە قەڵەباڵغی دروست دەبی جگە لە کۆرۆنا و هیوادارم یعنی خوا کوردستان و میلەتی کورد بپارێزی ئینشاءڵڵه ئامین بەس لە ئەو زیادبوونی ڕێژەی توشبوون بە کۆرۆنا لە هەرێمی کوردستان و ڕۆژانە کە ئەو ژمارەنە زیاترە بێ حتمما قسەی زیاتر هەڵەگرێ و دوایش دێمەوە لای جنابێت بەڵام دکتۆر شێروان ئێمە پێشتر لەناو ئەم ستۆدیۆیە بەڕێزت یەک لەو کەسانە بووی کە پێدوا بوو قوتابخانەکان نین کە بۆ زیادبوونی هۆکاری زیاتری بڵاوبوونەوە مۆڵ هەبێ و چێشتخانە هەبێ و ئاهەنگ هەبێ و گواستنەوە هەبێ و تەعزیە هەبێ و هەموو ئەو شتانە هەبێ با مەکتەب هەبێ ئێستاش باشە ناڵێ ئەگەر ئەو هەموو شتانە هەبێ با نەورۆزیش هەبێ بەس دکتۆر دەشتیش قسەکەی وایە ینی مەسەلەن دەکرا هەمووی هەربەیە کۆنە بێ یان ڕای تۆ چیە لەسەر کۆی ئەو سانە کاکتۆر وەکو ڕوونکردنەوەیەک ئەم گوتیتم کە هەموو شتێک داخرا ئەو جە قوتابخانە داخرێت نەک هەموو شتێک کراوە بیتن هەموو ئاسایی نازانبیتن بۆی ینی ویستم ڕابتی بکەم پێوەی کاکتۆر ئەو قسانێک کە نەگۆترانە بە ئەوی بڵێن لایەنە کە نەگوترایەکەی ئەوی بڵێن ئەم لەگەرم قسەکردنی لەو کەسانی کە لە سەفرینە و لە دەرەوەینە و لە حەفلەی زەواج و لە هەندێک تازی ئەو لە ئەولا بووینە دەی دکتۆر ئەم ئەو نەخۆشم گرتیە و تەواو چابوومەوە ئەو یەک دەی دکتۆر ئەم لەگەر نەخۆشی بوویمە و توش نەبوویمە و توش نابم ئەم دوو خاڵەش هەر یەک و دوو لە بیرمان نچێتەوە ڕاستیەکانی چیە مەسەلەن ڕاستیەکان ئەمن ئەو نەخۆشم توش بوویمەوە تەواو ئەو شوفێری هاچی بەم دەکاتن کە مانجی تقریبن هەشت لەگە من توش بوو پاش من بە 2 هەفتە تووشی کۆرۆنە بوو ماوەیەک پێ ئێستا بۆ جاری دوم توش بوو بە دۆکمنت ینی بە لە ڕووی زانستیەوە هیچ جێ نییە ئەگەری توشبوونی دوم تێ بۆچی ئەگەری توشبوونی دوم تێ چکە ڤایرۆسەکە خۆی گۆڕی لەوانەیە بەرگری لە شتونی ناستەوە ئەوە دوو ئەو یەکەم ئی دووەمیشیان کە دەرێتن ئەمن لەگە نەخۆشی بوویمە و نەمگرتی ئەوەش بە بەڵگە هەیە ئێستاکە بەڕاستی چەند هەنی هاوڕەیەکی خۆم کە لەگەر چەند نەخۆشێکی بوون نەیان گرت ئەو 2 هەفتەیە ینی تقریبا 3 هەفتە پێ ئێستا توش بوون و هەفتەیەکە فەحسیان نەگەت بووە پاش ئەوەی سارە سەرێمەگەر ینی وەیە جارەکەی دی ئەتو لەگەر نەخۆشی بووی نەتگرت بەس ئەو جارە لەوانەیە بیگری بە بەڵگە قسەی دەکەم هەمووی بە بەڵگە و بە دۆکمان قسەی دەکەم ئەجاوە قسە نەگوتراوەکان بوو کە دەیەم توش بوومە ناگرم لەوانەیە جای دووەم توشبی درێتن دووەمیش مەسەن درێتن ئەمن لەگە توش بوویمە نەمگرتیا دەرچوانە هیچ شوێنێکی نییە لە ڕووی درێتن لو خوای بجێبێلا طبعا نەمە لو خوا بجێدن ئامنت بالله بەڵام خوای تبارك وتعالى نێگوتیا ألقوا بأيديكم إلى التهلكة ولا تلقوا بأيديكم إلى التهلكة خوتان توشي التهلكة مكان شتەچکە شەیە دەر ئەم گەنجم هەر تووشی هیچ نابم ئەوەش وانە چکە ئێستاش گەنج توش دەبی بە پێچەوانەوە ئەو گۆڕانکاری نوێی لە ڤایرۆسەکەی لەوانەیە زیاتر تووشی گەنجەکان بی بۆ نمونە ئەم لە شەپۆڵ یەکەم بە دەگمەن منداڵم دەدیت فحسەکەی پۆزتیڤ بی لە شەپۆڵی لەو شەپۆڵی دووەم ئەگە ناوی لێبنە شەپۆڵی دووەم ڕۆژ هەبووە 4 منداڵی پۆزتیڤم دیتە بەشتی سێریش حتى نیشانەکانش گۆڕایە هەیە نیشانەکان وەک نیشانی ڕخەڵەکێرە بووە بوو هەیە بەس بەژانە زگ بوو هەیە بەس بەزگتون بوو لە شەپۆڵەکەی دی مەسەن بۆ نمونە هەیە گوتی ئەوە تەمەنی گەورەی و توش نەبوو توش بۆ ئەو جارە بەجەڵتە بۆمان هات ئەو شتانە هەمووی بە دۆکمنت باز دەکەین بە بەڵگەی زانستی باز دەکەین بۆیە خۆپاراستن ئەگە کۆڕۆنەش نەما با بڵێن کۆڕۆنە وجودی نییە هەردی بخۆی بپاری چکە و چەندین ڤایرۆسیکە لە ڕێیە بەڕاستی وایە يعني ئەگە بچێ وڵاتە وەکو یابان دەبینی ئەمە پێش ئەو کۆڕۆنای ئەوان هەر ماسکیان بەستیە خۆ ماسکەکە تەنها بۆ کۆڕۆنیە بۆ تۆزخۆڵە بۆ ئینفلەوەنزێ بۆ ڤایرۆسەکانی ترە حتى بۆ ئەوەیە کە ئەتوو بۆ نوشتی ناخۆشیش نەگوازێ واتە شتێکی زۆر باشە بەس بەداخەوە وای لێ هاتیان من 3-4 ڕۆژ پێش ئەو جەژن و نەورۆزەوانە لەگە کوڕەکەم بووم لە بازار خۆم و کوڕەکەم ماسکمان بەستە بوو وای لێ هات بوو شەرم لە خۆمان بکەین ماسکمان بەستیە کە تەمەشامان دەکەم ئەوها تەمەشایان دەکردیم بزانەوە یعنی بەداخەوە طبعا ئەمن
ڕێز و خۆشەویستێکی زۆرم هەیە بۆ هێزی پۆلیس و ئاسایش ئەوانە بەڵام ئەوان لەوانی لە توانیان نەبی 20,000 کەسی پێکرا بگرن وەیە بڕیار دەرچوو ئەوەی ماسکی نەبەستی 20,000 غەرامە بکرێت بەڵام 1 کەس 10 کەس 100 کەس 1000 کەس کە ژمارەکە زۆر بوو بەڕاستی دەبی وەکو هاوڵاتی ژمارەکە زۆرە بڕواتان نەبیتن ئەو ژمارەکە ڕۆژانە دەرێت ئێستا کە با بڵێن دەوری 500 چیە ئەو کەسانێک کە پاسی PCRیان کردیا ئەو لێرەش تێبینێکی زۆر زانستیانم هەیە لەوانەیە پاش چەند هەفتەیەکتر ئەو تێبینیم بە شتێک وەرگیرێتن یانی با بڵێم تێبینیمان کردی هەیە نیشانەکانی بە تەواوی کۆڕۆنەیە کۆڤید-19 بە تەواوی یعنی ئەم دکتۆرەکان PCR نێگەتیڤە و پاش دە ڕۆژ کەش هەر فعسی برن IgG و IgMش نێگەتیڤە چی بۆ دەکەی نێگەتیڤە بە بۆچوونێکی زانستی من لەوانەیە نازانم دڵنیانی ما کیتەکە ئەو نوێ زۆر نوێ زۆر گۆڕانکاریەکە ئاشکرای نەکاتن وە لە خۆش فۆس نەگەتیڤی هەیە وەکو ئەوی لەبەرەوەی لە نزیکەوە ئاگام لە هەندێک پشکنین و ئەوانەیە بە حکمی کارەکەی خۆم من ئەو جۆرە تێبینیم کردووە کە وەکو من تێبینی کردووە تێبینیەکەمان چۆنە نەخۆشەکە یەک دوو نیشانەی هەیە حەزم لێ ڕێی بەڕێز دکتۆر دەشتیش لەسەر ئەو شتە بزانم یەک دوو ڕۆژ مەسەرەن ئەڵێ لەرزێکم هەیە ژانێکم لە لەشما هەیە بەڵام کە ئەینێری بۆ پشکنینی PCR ئەوەی کە بۆ دەرگوێ بزانی ڤایرەسەکەی هەیە سێرەکەی ئەو ڕۆژە نێگەتیڤە بۆ ڕۆژی سێم ئەمەی کە باسەکەم 4-5 حاڵەتەکە خۆم ینی لە نزیک و ئاگداریان بووم بۆ ڕۆژی سێم و چوارم تا حدێک هیچ نیشانەیەکی نییە ڕۆژی پێنجەم نیشانەکانی دەست پێ دەکاتەوە ئەم جارە پشکنینەکەشی پۆزتیڤ یعنی ئەو گۆڕانکاریە جارێ ینی نیشانەکان و شێوازی پشکنینەکە شێوەیە کیتەکانی کە ئێستا لە زۆربەی زۆری لە تاقیگە حکومیەکان بەکارێنێت تقریبان لەو ڤێرژنە تازەیە کە دەتوانێت ئەو باش بیدۆزێتەوە بەڵام هێشتا مەسەلەن لەوانەیە ئەو ڤایرەسە بەردەوام گۆڕانکاری بەسەر خۆی دابێنێ لەوانی کێشەیەکیش بۆ ئەو کیتانە دروستکە بەڵام وەکو پێوەەر هەمان تێبینیم هەیە یەک دوو ڕۆژیەکەم نیشانەشی هەیە تەنانەت ئێمە ڕاستپاردەکانیشمان ئەوها بووە هەند سرە ڕای نێگەتیڤ بوونی پشکنینەکەت بەستکایە تێکەڵ مەبە لەبەر ئەوەی و بینیمانە ئەو حاڵەتە کە نیشانەی هەیە و نێگەتیڤ بووە بەڵام ینی وەکو چۆن بڵێ کاک دکتۆر دەشتی ئەگەر لەگەڵ ئەوە بزانم هاوڕای یان ئەوکو چۆن بڵێ ینی کاتێکی زیاتری دەوێت یان چکامە وەکو ئۆبزەرڤیشنە بەس وەکو چاودێریەکانی نەبۆتە پەیپەر و بەحەس یانی وەکو بڵێ چەند فترەیەکی زیاتریەوێ هەتاوەکو لە بۆشایی پشتەوەی لوت و قوڕک پۆزتیڤ بێت لە ڕاستیدا هەندێک خاڵ هەیە یان دەمەوێت باسی کەم ئەوجا ئەو پرسیارە جواب دەمەوە ئەگە ئیجازە بدەیت پێم خۆش بەنسبەت توشبوون جارێکی تر بە شێوەیەکی زانستیانە ئیسپات بووە کە 4 هەتا 6 مانگە مەناعە بۆ ئەو نەخۆشیە ئەو کەسە لەوانەیە پاش 4 مانگ 5 مانگ 6 مانگی تر جێزاری توشتوی بەداخەوە توشبوون جاری دووەم زۆر تونتر دەبیت هەروەکو برادێکی دکتۆرمان جاری دووەم زۆر بەتوندی توش بووە و ئێستا لەسەر ئامێری هەناسەی دەستکردە بەداخەوە دەڵێم لە هەولێر بەنسبەت بوونی یعنی سترێنی نوێ سترێنی بریتانیە سترێنی ئەفریقای باشوور هەیە ئەوانە لەوانەیە بە سەفەر لۆمان بێ کەواتە ئەگەر مەناعەت هەبی لەسەر سترێنە کۆنەکە لەوانەیە تووشی سترێنە نوێیەکەی بی حتا پێش 6 مانجیش ئەوە خاڵێکی تر لەلایەکی ترەوە گەنج باشترین هۆیە بۆ ئەوەی بۆ دایکی بابی و داپیری نەخۆشیەکە نەقلکە بۆیە مناڵیش لە قوتابخانە بۆیە قوتابخانە قەپات کرا چونکە ڕێژەی پۆزتیڤیتی 120 بوو لە قوتابخانەکان یعنی کارەسات ڕووی دەدا ئەگەر قوتابخانە قەپات دەکرابە بەنسبەت 100 حالەتەکان هەروەکو کاک دکتۆر شێروان ئاماژەی پێکرد پۆزتیڤ دەزرێ وەکو چیای بەفرە لە ناو ئاوە یعنی یەک لەسەر هەشتی دیارە حەب لەسەر هەشتی شاراوایە لە ناو کۆمەڵگادا و ئەو تێستا هەروەکو دەزانن ئەگەر لە لوت و لە دەو وەربژیرێ 670 ئەوەی فەحسەی دەکرێیان لە لوتە یان کەواتە 150 یان 160 کەواتە نیوەی ئەوانەی پۆزتیڤن فۆلس نێگەتیڤ دەردەچن بۆیە یعنی ئەمە احتیمال لەسەرەوەی ناکەین و لەوانەیە پاش 2 هەفتە 3 هەفتە ئەگەر IgG و IgMیان لۆ بکەین دەبینین بەرز بوویتەوە ئەوەش یعنی بۆ ما ئیسپات دەکات کە
هەرچەندە پیسیارەکەی نێگەتیڤ بوو بەڵام کۆرۆنا بووە پێشتر بۆیە یعنی کەس دڵی خۆش نەبی کە فەحسەکەی نێگەتیڤە لەوانەیە نێگەتیڤی و کۆرۆناش هەبی و ئەوە مەترسیدارترە لەوانەیە لە خەڵکی تر نەقل بکاتن سەبارەت بە ڕێژەی ئەو کەسانەی کە ئەگەری بڵاوکردنەوەی زیاتری ئەم ڤایرەسیان هەیە لەبەرەوەی کە مەسەلەن پێشی ناوزەت کرا لە ماوەکانی پێشوو بە سوپەر سپرێدرەوانی کە نیشانەیەکی ئەو تۆیان نییە وەڵام هەڵگیری ڤایرەسەکەن و بڵاو دەبێتەوە لەگەڵ ئەم گۆڕانکاریە ئەو ڕێژەیە وەکو خۆی ماوەتەوە یان زیاتر بووە یان کەمتر بووە بە تایبەتی ئەگەر بۆم ڕەبت بکەی لەگەڵ ئەو داتهیانی ئێستا لە عێراق و لە هەرێمی کوردستان کە ڕۆژ بە ڕۆژ لە هەڵکشانەیە ئەو سترێنە زیاتر تووشی منداڵ دەبیتن بەڵام ئامارەکان 107 دەلێ یعنی پێشان 105 بوو ئێستا 107 تۆزێک زیاترە بەڵام ئەوانە زۆر بە خەفیفیان ینی بەبێ نیشانە توش دەبن ئەوانە بۆ یعنی عیلەکەیان نەقل دەکەن بۆیە مەترسیدارە ئەو حالەتە وەلەوانەیە یعنی بە شێوەی ئیلتیهابی ڕیخەلۆک بی ینی بە شێوەی ئیسال و ڕشانەوە بی و 150 حالەتەکانی توشبوون بە کۆرۆنا هیچ عرازی نییە بە تایبەتی لە گەنجان و ڕێژەی مردن زۆر کەمە لە ناویان خۆشببختانە بەڵام ئەگەر تووشی یەکێک بۆ عمری 1970 ساڵ بوو لەوانەیە ڕێژەی مردن 120 هەمووی 102 بڕک زیاترە بڕک کەمترە بەپێی وڵات و بەپێی پارێزگا بەڵام هەر مەترسیدارە و پێویستە ئاگامان لە خۆمان بی هەتا ئەو شەپۆڵەی دووەم تێدەپەڕێنین ئینشاءالله و لقاحات دەگا و ئەوەش دەبێتە هۆی ئەوەی کە ئەو کاتە ئەمە بتانی لە نهایەتی ئەو ساڵە ئەگەر ئەوروپا لەو هاوینە بتوانێ بگەڕێتەوە ژیانی ئاسایی ئێمە لەوانەیە پاییزیان بدایەتی زستانی ئەو زستانەی داهاتوو بگەێنە ژیانی ئاسایی بە ئەو پێشەش مانگەش تەحمل بکەن هەتا زۆربەی گروپی مەترسیدار ڤاکسینەکان وەردەگرن. دکتۆر جان بەس هەر پێشەوەی بێمە سەر مەوزوعی ڤاکسین پرسیار لێ بکەم بەڵام وەکو شتێک یانی مەسەلەن ئێستا ئامارەکانی زیادبوونی کۆرۆنا لە عێراقیش هەر بەو شێوەیە و یعنی چکە تۆ سابینیم بە تووڕێیە و گەشتیارەکانی ئەوانیش هاتوون بۆ ئێمەش هاتوون سەرڕایەوەی کە وەکو باسیش کرا ئەوانە هەموو پشکنی نێگەتیڤیان پێ بۆ پێشداخەڵ بوونیان بەڵام یعنی ئەمەیک ئەم بەرز بوونەوە ئەم شەپۆلە یعنی بەغدا لە پێش ئێمەوەن یعنی تۆ مەترسی ئەوەت هەیە هەمان درێژکراوەی ئەو زیادبوونی ئەوان بێ کە ئێستا لێرە ڕوودەدا؟ بەڵێ لە ڕاستیدا ڕێژەی توشبوونی هەفتانە پێشەوەی بێم لەگەڵ ئێوە یعنی لە کۆبوونەوەیەکدا بووم لەگەڵ یعنی ئەوەکانی وەزارەتی تەندروستی فیدرالی ڕێژەی توشبوون ئەو هەفتەیە لە مێژووی کۆرۆنا لە عێراق تەزیین نەکراوە یعنی لە شەپۆڵەکە یەکەم زۆر تونتر و خراپترە بۆیە یعنی حالەتەکە زۆر مەترسیدارە من نامەوێت خەڵک بتۆقێنین بەڵام پێویستە خەڵک ئاگایان لە خۆبی و بەرەو هەڵکشانە بەداخەوە لە عێراق و لە هەرێمیش هەرێم هێشتا ئاهوەنترە بەڵام لە عێراق بە شێوەیەکی بێتام زیاد بووە. دەست خۆش بێت دکتۆرجان دکتۆر شێروان زیادبوون بەس بۆکو بەبیرهێنانەوە زیادبوون معنای چیە گەێنێ ینی تۆ مەترسیەکانی زیادبوون ئۆکەی بەداخەوە ڕێژەیەک ئەگەر زۆر کەمیش بێ ئەگەری ئەوەی هەیە کە مردن هەبێتن ینی بمرێ ینی مەسەلەن ئێمە وتمان کێشەمان لەوەیە کە پشکنی نیش لەوانەیە بە نێگەتیڤ بدە و زیادبوون بە معنای چی زیادبوون ینی چی و چی زیاد ئەبێ لەگەڵ ینی تۆ مەترسی مەسەن دکتۆرێک مشکلەی چییە کە ئەگەر هاتو ژمارەکە زیاد بێ مادام 1970 لێی دەرەچن و هەرچەندە ینی گەر یەک کەسیش گیان لە دەستدا هەر زۆرە کاکتۆرە هەر وەکو نمونەک مانجی هەشت نەخۆشێکی ئەزنەبیم هەبوو کە کێشەی پارەی نەبوو سێ نەخۆشخانەی تایبەت من پێ کرد شوێن نەبوو لێی داخیل کەم نەخۆشخانەی تایبەت شوێن نەبوو بە چ پارەچی شوێن نەبوو لێی داخیل کەم ئەو جە نەخۆشخانەی چوارمەتە داخیل کردیا بۆ ئەوەی چارەسەری بگریتن واتە ژمارە زیادەکان کە ژمارەکان زۆر بەرە و هەڵکشان چوون بۆ سەرەوە چ زیاد بوون شوێن نامنێ لە نەخۆشخانە دکتۆر و کادیری پزیشکی ئەو توانایی نامنێتن کەەوە سەرپەرشتی بکاتن بۆ هەمووان وەکو یەکدی بە شێوەکی باش بە دڵنیاییەوەش ئەگەر ڕێژێ مردن لە 100 دووبی بۆ نمونە ئەگەر ڕۆژێ 100مان نەبی دوو مردنمان دەبی ئەگەر ڕۆژێ 500مان نەبی لەوانێت 4-5 مردنمان نەبیتن بەداخەوە ئەگەر ئەگە بگاتە 1000 ینی ڕێژێ مردنمان زۆر زیاد دەکاتن بۆیە ئەگەر ئەو ژماری نەهێن نەخوارەوە
چاوەڕوانی ئەوەی دەکەین سەرچاوە مرۆیەکان سەرچاوە داراییەکان دووبارە کەرنتین دووبارە ژیان وەستانەوە لە بیر نەکەن ئێستا ئەو ئەوروپایەکەوە بێچێشەیە لەوانەیە لە پارە لە نەخۆشخانە لە کادر ئەمن زانیاری ینی لەو ناسیاران خۆمەگشتە لە ڤاکسینیش لە پێشن ئێستا هەموو شتێکیان داخستە ینی شارەکان خاڵی سووریان لەسەر هەمووش شارە بچووکەکانیش ینی باڵێن گەڕەکەکانیش دەرچوون ینی زۆر سەحمەت بوو لە چەندین وڵاتی دکتۆر دەشتی وتی ینی ئەم 4-5 مانگەش تەحملکەن بۆیە چاوەڕوان دەکەین کۆتایی ئەو ساڵ هەواڵی خۆشە بیتن بۆیە زۆرمان تەحمل کردیا ئەگەر ئەو چەند مانگەش تەحملکەی بەخۆ پاراستن نەمگوتێ ژیان ڕابستن لەوانەیە ئەگەرێکی زۆری هەیە با بڵێن بۆ کۆتای ئەو ساڵ ئەو کێشەی کۆڕۆنە ئۆشتانەمان ئیشاڵە لە کۆربیتەوە بەڵام بە سیناریۆ خراپەکان لە پێشە خۆماندانێ بۆ ئەو سیناریۆیانە کار بکەین وەبی ئەنجامەکە ئەنجامەکی باشمان بەدەستکەوتن ئینشاڵڵا زۆر باشە کەواتە ینی ئەمە گەربین مەلەفی یەکەمی ئەم شەوی بەرنامەکە داخین کە تایبەت بوو بە گەشتکردن و شێوازی گەشتکردن گەیشتینە ئەوەی کە مەسەلەن ئێمە ینی دوایش هەندێک ڕێنمایی تر هەیە پێتان ئەڵین بەڵام تێکەڵبوونی زیاد لە حەد لە ژوورۆ بێ لە دەرەبێ لە ناو شار بێ لە سەیران هەر هەمان شتە و نقطەیەکی تریشەیە کە ئەویش تایبەتە بە ژینگە پیسکردن و ئەوش دوایە هەوڵێم قسەی لەسەر بکەین بەڵام کاک دکتۆر دەشتی ئەگەر لەوە لێت بپرسم بابەتی دووەمی بەرنامەکەی ئەم شەو لەگەڵ جەنابتە دەست پێ یەکەم مەوزوعی ڤاکسین بە نیسبەت عێراق و هەرێمی کوردستان گەیشتە چی؟ ئایا ڕێژەی زیاتر کە بڕیار وابوو ناوەڕاستی مانگی سێ بگاتە عێراق هیچ کێشێکی بۆ دروست بۆ بە تایبەتی ڤاکسینی ئەسترازێنیکا کە ئێستا لە نێوەندە نەوەی دەوڵەتیەکان تۆزێک خاڵیان لەسەری هەیە ئەگەر زانیاریمان بیتە لەسەری لە ڕاستیدا ئەو یعنی ئەڵی لەسەر ئەسترازینیکا دانرا شتێکی دەستکرد بوو و هەڵە دەرچوو و زۆربەی وڵاتەکان گەڕانەوە بە لێدانی ئەسترازینکا و تاقیرکردن و ڕاگررتنی بۆی مردنی چەندان کەس بۆیە یعنی بۆ نمونە ئەتوو بابلێن لە 100 ملیۆن کەس ڤاکسینی ئەسترازینیکای لێت دەی لەو 100 ملیۆنە ئەگەر 10 کەس تووشی زەڵتەی دەماغ بوو لە 100 ملیۆنی اعتیادی ڕێژەیەک تووشی زەڵتەی دەماغ دەبی و دیتیان کەمتر بووە لەوانەیە کە لقاحیان وەرگرتیە لەوانەیە کە لقاحیان وەرنەگرتیە زەڵتەی دەماغ بۆیە ئەو شتە هەڵە دەرچوو ئەوە یعنی لە بیری خۆمان بینەوە وڵاتەکان گەڕانەوە سەر لقاح بەنسبەت لقاحی ئەسترازینیکا لەو دووسێ ڕۆژەی 336,000 زورعی ئەوەی دەگاتە بەغدا و ڕێژەی هەرێمیش ئینشاءڵڵا وەردەگرین کە بەشی کەوادری توبی و بەشی هەندێک لە بەتەمەنەکان و نەخۆشی رێشخایەنەکان دەکاتن بەنسبەت اتفاقات لەگە فایزەر و لەگەر یعنی ئەوەی زورعاتی ئیزافی ئەسترازینیکای بە ئارفارمی رووسی ئەویش هەر خەریکە کۆتایی پێبێ و بگاتن و هەروەها لقاحی جۆنسن ئەند جۆنسن هەیە لقاحێکی تر هەیە ئەوەی جۆنسن ئەند جۆنسن دکتۆر جان ئەوەی کە یەک ژەمیشە بەڵێ ئەویش یعنی ئەمەل هەیە ئەویش بەرەو عێراق بێ یان ئەوە زۆر باشە و حەزیشم لێ بزانم گفتوگۆکانی خۆمان وەکو هەرێمی لە زمانی اتفاقی کۆڤاکسە بەڵێ لە ڕاستیدا ئێمە یعنی دانیشتنمان زۆر کردووە لەگەڵ ئەسترازینیکا ئارفارمی رووسی کە ممەسیلیانە لۆ منطقە و لەگەڵ فایزەر و لەگەڵ یعنی ساینۆفارمی سینی و یعنی هەموو ئەو شتانەی پێویستیان بووە یعنی تەوقیعی جەنابی وەزیر و موافقاتی ئەنجومەنی وەزیران و هەموویان پێدراوە بەس ماوە پێمان بڵێن کەینێ یعنی تەوقیع بکەین و زورعی وەزباتی یەکەم بەڵام سەرڕای ئەوە شتێکی ئیزافیە کە سەتابیستی دانیشتوان بەوڕێیە دەبی بەڵام سەتابیستەکەی تریش لە بەغداوە لۆماندێ و سەتابیستی خەڵکیش توش بووە کە دەگاتە 106 بۆ نهایەتی ساڵ دەگەینە هێرد ئیمیونیتی یعنی مەناعەت القەطعی ئەو وەختی دەتوانین سەیطرە لەسەر ئەو یعنی پەتایە بکەن ئینشاءڵڵا ئینشاءڵڵا دکتۆر جان دکتۆر شێروان لەسەر نازانم خوێن و دێتەوە یان نایەن ئێستا ئەو حاڵەتەی کە بەستەر ئەسترازێنیکا باسییانێکە لەسەر ڤاکسینەکانی و وەکۆ ئێستا دکتۆر دەشتیش باسی کرد
ینی کۆمەڵێک کێشەی بڵین پزیشکیان تەندروستی بۆ هەندێک لەوانی کە ڤاکسینەکان وەرگرتە بوو لە بیداەتە وتیان خەتای ئەوەیە و ئێستا دکتۆر دەشتی ئاماژەی پێکە دەرچوو ئەگەر خەتای ئەوانیش بێ ئەگەر بهێنینە ناو پێ و دانگەکەەوە بیپێوین ژمارەی ئەوانی کە بە وەرنەگرتنی گیان لە دەست دەدەن لەگەڵ ئەوانی کە وەری دەگرن مەترسی لەسەر ژیانیان دروست دەبێ مقارڕەندە ناکرێ. وەرگرتنی ڤاکسینی ئەسترازێنیکا لە ڕووی زانستیەوە لە ڕووی مەبدەئی علمیەوە بۆ ترسێک لە حاڵەتێکی زۆر کەم و نەشاس ئەبێتە بارتەقە ئەوەی کە بە تەواوەتی ڕەفز بکرێتەوە. کاتور وەڵامدانەوەی ئەو پرسیارەی هەندێک ترسناکە لەبەر ئەوەی کە ئەمە وەڵامەکەی پشت دەبەستین ینی بیست ئۆن چ لەسەر چه ئەساسەکە ئەو قسەی دەکەین دائیمان داتا ئەو توێژینانەوەیە توێژینەوەکانش چەندی داتایان زیاتر بیتن ئەو کەسانێکەوە سامپلێنەوە جرایە زیاتر بن لە شوێنی جۆرا و جۆر بیتن ڕەگەزی جۆرا و جۆر بیتن و تەمەنی جۆرا و جۆر بیتن باشترە و زیاتر دەتوانان پشتێ ببەستین خۆ ئەگەر ئەمە بە هەواڵ و بە ئەوە بڕۆین هەر ئەوڕۆ هەواڵ هەبووکەوەلەوە لە باشووری ئەفریقا یان یەک لە وڵاتانە با بڵێن ئەو ئەسترازێنەکە ئەو کریتی ئەو دێماوە کە بەکاری نێنایە کە ڕاشی گر درێ دەیفرۆشمەوە گەیشتە و حەدەی برێ بیفرۆشمەوە تاوە تازەم بەکار نێنم لە بیر نەکەین سیراعی سیاسی و اقتصادیش هەیە یعنی زۆرێک پێشبڕچێ و زۆرێک ململانەیەکی ئابووری و برێن سیاسی ئەسترازێنیکە کە لە ڕووی نرخەوە هەرزان لەناو کۆمپانیەکان ئەوەش لە بیر نەکەن ئەنی وەیە ڤایرۆس کۆرۆناکە با بڵێن دروست نەکراوە لەوانەیە خۆی پەیدا بۆ شتەکە بەڵام برێونێری کۆمپانیە گەورەکان پێشبڕکێیەکیانی لەسەر چێ زیاتر فرۆشی و چێوە بکات بۆیە بە دوور مەزانە ئەو کەسێک کە توێژنەوە چکدرێ ئەسترازێنەکە خراپە یان مەسەندرێ ئی پایزەری خراپە یان مەسەندرێتن ئی جۆنسن ئەن جۆنسن خراپە ئەوەن ئەو داتایە لە چەند کەسی وەرگیرا چۆن کرا چ تۆرە توێژینەوەک بوو ئایا پیڕیڤیو کرایان پێداچوونەوەی بۆ کرایە چکە ئەگەر بۆی نەکرابیتن داتاکان ئەمە زۆر بە گرنگی وەرداگرین و قسەی دکتۆر دەشتی ئەم 100% تەی دەکەم ئەدۆڵێ لەوەندە کەسێ ئەوەندە کەسە با بڵێن تووشی زەڵتە بووە ئایا ئەگە ئەوەندە کەسە ئەو با بڵێن ئەو ملیۆن کەسە نێم 100 ملیۆن کەسە وەری نەگیربایە یعنی کەسیان تووشی زەڵتەی نەدەبن لە ملیۆن کەسەی بە کۆڕۆنا نەدەمردن خۆ ئەگە ئەوان لێک دێوە با بڵێن لە دوو لای میزانەکەی دانەی بە دڵنیاییەوە ئەوەی وەڵامی پرسیارەکەتە لایەنی باشی و لایەنی ئەرێنی و لایەنەکانی ڤاکسینەکەی هەزارەهان جار زیاترە لەو لایەنەکەی ئێمەش لە پزیشکی خۆشت بەکو دکتۆر و تۆ دەشتیش ئەوە باش دەزانیم و ئەمە لە کە بڕیارێک لەسەر ژیانی نەخۆشێک دەدەین چی دەکەین لایەنی باشەکە و خراپەکەیەوە دەگرین ئەگە باشەکەمان ئەگەری چابوونەوەکەی ئەگەرە ئەرێنیەکانمان زیاتر بوو بڕیارەکەی دەدەین بڕیارەچ نادەین لەسەرەوەیکەوە ئەگەرەکە کەمتر بیتن بە ئەمە دائما لەسەر زۆرەکەی دەدەین ئەوە دائما بڕیارمێ بۆیە ئەو شتێکە هەموو زانایان و هەموو دنیا بۆیان هەوڵدایە بۆی هەوڵ دەدەن تا کۆتایی بۆ پەتایە بینن ڤاکسین و خۆپاراسترا خۆپاراستنەکە ئەوە با بڵێ زۆر باسکرایە ئێستا کەم جێبەجێکرا زۆر کەمیش لە خاستن لە لایمە زۆر کەم ئەوەی بە چای خۆمان دەبینین واتە ئێستامە ڤاکسینەکە هەیە بۆچی ئەم ئەوەندا ڕەشبین بین ڕاستە هەموو شتێک کە نوێ دێتە ئاراوە بێ کێشە نابیتن ئەنی ڤاکسینەکەی نوێیە ئەمن بەنەوە عەشق قسەی دەکەم مەسە بۆ نمونە ئۆتۆمۆبایلێکت پێەیە لەوانەیە ئەگە ئێستاوە ڤێرشنی 12 بی ڤێرشنی یەکەکەی چۆن بوو چەندی گۆڕەکاری بەسەدەهات بەڕێی من ئەو ڤاکسینەش لەبەر ئەوەی تەعامل لەگە کۆدی ڤایرۆسە چ دەکاتنە ئەو ڤایرۆسەش بەردەوام خۆی نوێ دەکاتەوە کۆدەکەی دەگۆڕیتن و حتا وەکو ئینفلەوەنزەی کە دەبی ڤاکسینەکە نوێ دروستکرێتەوە بۆی ئەو ڤاکسینانی کە ئێستاش بەردەستن دژی پەتای کۆڕۆنەی دەبی ڤێرشنی نوێیان بێتن تەوەقع دەکەین لە ڤێرشنە نوێیەکان کەمترین مەترسی هەبی زۆرترین سوود هەبیتن و ڕێژەی با بڵێن نیشانە لاوەچەکان و ئەو کاریگەری لاوەچەکانی بە شێوەیە کەم بێتن کەەوە ئەگەر لە ملیۆن کەسیەکە بە زیانی پێبەخشتن و دڵنیام ئەو کۆمپانیانە یەکەچیان باسیەوە کە ئەم گوتێتوانم لە 2 هەفتە بتوانم ڤاکسینەکەی خۆم ئەپدەیت کەم ئەگەر شتێک وا بزانم ینی ئەگەر دکتۆر دەشتیش ینی نازام هاوڕایە لەگەڵمانە لەبەرەوەی وەکو مەبدە
شتێک دروست کراوە لەلایەن چەند کۆمپانیایەکەوە کە ڤاکسینە و کە وەکو چۆن بڵێ کلیلەکەیان دۆزیۆتۆ ینی ئەگەری ئەوەی هەیە کە ئەگەر لەگەڵ هەر بازدانێکی تازە بتوانن ڤاکسینەکانیش خۆیان ئەپدەیت بکەنەوە؟ بەڵێ لە ڕاستیدا ینی ئەو لقاحی ئەسترازینەکە لەو ڕۆژانە نوێترین تۆژینەوە بڵاو کرایەوە کە لە ینی بەرازیل و باشووری ئەفریقیا کرایە لەو سترێنە محەوەرانە فعال بووە. ئەوەش خەبەرێکی خۆشە و خاڵێکی گرنگ هەیە یعنی هەتا ئێستا 500 ملیۆن کەس لە جیهان لقاحی وەرگرتیە کە دەکایەک لەسەر چاردەی خەڵکی گۆی زەمین بەداخەوە 95 دەوڵەتە دەوڵەمەندەکانن ئەوانەی کە بە خۆیان ڤاکسین دروست دەکەن و جارێ لە خۆیان یان هەڵگرتێ و لە خۆیان بەکاردێن ئەوی زیاد بوو لەیان ئەوجا دەفرۆشتەمە ئەوە خاڵک لەلایەکی تریش لە کۆڤاکس سڕەی عێراق دزرا بۆ ئوردن لەبەر تەدەخولی شای ئوردن لەگەڵ وڵاتانی ڕۆژاوە 15 مانگ قەول بۆ ئەو شەحنەیە بۆ عێراق بێ بردیانە ئوردن کەواتە ئەوەی قەزیەکی سیاسیە پێوی یعنی لە بەرزترین مستەوە هەوڵی بۆ دەدرێ بۆ ئەوەی خەڵکەکە لقاح وەرگریتن و لە مردن ڕزگاری بی هەروەکو ئەحداسی کە دابەزین و ئۆکسسیژین لە سەڵت و سێ وەزیری تەندروستی لە ئوردن ئیستقالەیدا لەسەرەوانە کەواتە ینی شتەکە سیاسیە اقتصادیە و ئەوجا تامان لە هەمووش گرنگتر تەندروستیە و علاقەی بە مردنی مرۆڤەوەیە بۆیە پێویستە ئەمە هەوڵ بدەین بۆ ئەوەی بگەینە ئەو ینی تەنها عیلاجێک بۆ کۆرۆنا ڤاکسینە بەداخەوە ینی ئەمەش خۆشی عیلاجی نییە کەواتە پێویستە ڤاکسین حاصل بکرێ و ئەمەش هەموو هەولێکمان داوە بەڵام یعنی هەندێک کەس لەما یعنی پەیوەندی و علااقاتی بەقوتر بۆ بزیانی بزانە وڵاتێکی وەکو عێراق سڕەبڕی لێکرا یعنی لە باتەوەی 15 سێبێ ئەوە هەفتەك تاجیل بوو زۆر ئەو شەحنەیە تەحویلی ئوردن کرا ئەوە یعنی ڕاستیەکی بەڵگەنەویستە. دکتۆر جان ئەوە گلەیە بە ئەکیدی ناکەوێتە سەر کەسێکی وەکو ئێوەی بەڕێز کە لە ناو ئەو لیژنەیە لە گفتوگۆکەیان ئەمە دەلالەتە لەوەی کە عێراق خۆی وڵاتێکە لە ڕووی نێودەوڵەتی و پرستیج و احترامێکی ئەو توی نییە کە وڵاتان حسابی بۆ بکەن و حەقی نەخۆن و لەبەر معمەعە و کێشە داخلیەکان و هەڵ بڵێن یعنی کە بۆ ئەوەی داپۆشینی خەلەلەکانی خۆیان شەڕفرۆشتن بە کورد و لە بینی خۆیانە 1500 کوت لەو تێکەڵبوون بە یەکتری ئەمە وای لێ کردووە کە لە ساحە جیهانیەکەیە بەداخەوە ئەو احترامەی نەبێ و سەڕەبڕی لێ بکرێ و سەرڕێ ئەو بدرێتەوە کە ئەنەما ینی عێراق بەداخەوە ینی ئەوە بە دڵنیاییەوە ئەوەی هۆکارە هەرە گرنگەکەیەتی کە سەرەی عێراق لا دەبرێ درێ بە ئوردن حەزم لێ بوو زیاتر لەسەر ڤاکسین بڵین بەڵام هاوکارانم پێمەڵێن کە جەنابێت ڕێنمایی تایبەتت هەیە چونکە ئێستا ئەو ئەمڕۆ دوێنێ و ئەمڕۆ خەڵک هەر چوونە دەرەوە ینی بمانەوە نێمانێ بەهارێکی درو درێژمان لە پێشەوەی هەر تازە دەچنەوە دێنەوە سەر سەیران دکتۆر شێروان ینی گرنگترین ڕێنمایەکان چێت چکە تۆ لە سەرەتاوە ینی هەر مەبدەئی گەشتەکەت قبول نەکرد بەڵام ئێستا با بڵین گەشت هەر دەکرێت ڕێنمایی گرنگ و پێویست چییە کاگرتۆرەمانێ وەکو دوایین وتەی تۆ لە بەرنامەی ئەم شەوە پێمان بڵێ بۆی هاوڵاتیان گوێ لێ بگرێت. کاکتۆر شێروانیان ئەمن جەنابەت کاکتۆر دەمەوە بەڵێ بەڕاستی پێویستە لە هیچ سەیرانێک لە 6 کەس زیاتر نەبی و لە بینی یەکدری مەتر و نیوە کەبی لە دانیشتن و یعنی ئەوە یعنی ئەگەر غەریب هاتە ناویان ئەوە یەک عایلەنە با بڵێن ئەگەر غەریب هات پێویستە ماسک بەستن ئەوە یعنی ئەوەکەیە و پێویستە یعنی دەستیان زوو زوو تعقیم بکەن بە یان بە سابوون بیشۆن یان بە یعنی مادەی کوحول 170 تعقیمی کەن یعنی پاک و خاوێنی ژینگە بپارێزن چونکە یعنی ئەوە دەوری هەیە لە یعنی گواستنەوەی ئەگەر شوێنەکەیان خاوێن نەکەنەوە پاش سەیرانەکەیان لەوانەیە یەکەچیان هەڵگری ڤایرۆس بی ئایلێکی دیدێ یعنی پاشەوان لەوێ دادنیشی لەوانەیە تووشی ڤایرۆسەکە بی یعنی ئەو ڕێنمایانەی کە لە ناو شار تەطبیق دەکرێت پێویستە لە چۆلەوانی و لە سەیرانگاکان بەکار بێنرێ و هیوادارم کە
ینی هەموو پێکەوە دەرنەچن هەروەکو لە نەورۆز دەرچوون بە ینی ئەوە بیتن ینی و خەڵک ینی عائلەی مەجموعە عائلە پێکەوە نەبن ینی لە 6 کە زیاتر پێکەوە دانەنیشن و هیوادارم ینی ئینشاءڵڵا خوا دەمان پارێزی لە ئەو ینی شەپۆلی دووەم و دەترسێم شەپۆلی سێمیشمان توشببی ئەگەر ڤاکسین تاخیرتر بیتن. ئینشاءڵڵا بە هەوڵ و بە هیمەتی گفتوگۆکان و ئەو شتانی کە ئێوە ڕاستەوخۆ لەگەڵ کۆمپانیەکان باسەکەن شەپۆلی سێم نابینین چکە زووتر ڤاکسینەکانمان بۆ دابین بکرێ. دکتۆر دەشتی بوستانی سپۆڕی نەخۆشیەکانی هەنا و هەناسە و دڵ و هەروەها ئەندامی لیژنەی گفتوگۆ و شاندی گفتوگۆ لە نێوان عێراق و هەروەها هەرێمی کوردستان بۆ لەگەڵ کۆمپانی نێودەوڵەتیەکان بۆ بەدەستهێنانی ڤاکسین. زۆر سپاس دەکەم دەزانم خۆت ئێستا لە ناو کۆبوونەوە کابووی لە بەرخاتری ئێمە و لە بەخاتری بینەرانی کۆڤید-19 کۆبوونەوەکەت بەجێهێشت بوو. سپاس دەکەین زیاتر ڕاد ناگرین دەست خۆش بێ و شەوێکی شاد. زۆر سپاس شەو شاد زۆر سپاس. دکتۆر شێروان بە ئەخیر شتیش ئێمە کۆتایی پێبێنین لەگەڵ جەنابتە ئێمە وەختی خۆی پارکە ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمان بینی تەنانەت ڕێنمایی ئەوەنە ورد دەرکرا بوو کە مەسەلەن ئەگەر تۆ بچیتە نانەوەخانەیەکەوە ئەبێ کەسێک پارەت لێوەرگێ و کەسە نەبێ کەنانەکە دەیاتێ یان میکانیزمێکی وادانرا بوو. ئەو ڕێنماییە هەروترا و ڕێنمایی ئەنواع و ئەشکال دەرچوو بەڵام وەکو لە ئەرزی واقع جێبەجێکردنەکەیمان نەبینی. ئێستا دکتۆر دەشتی ژەڵێ پێویستە مادی معقیم و سابوون و ئاو ئەوانەیان پێبێ. ئەفکار چییە بۆ ڕاگررتنی ئەم پاکوتەمیزیە ینی شتێکی ئیزافەت هەیە لە سەری بۆی خەڵک گەشت و سەیرانێک و بەهارێکی خۆش بکەوەکو تازە ئەمری واقع ئەو هەرە بێ بکرێ. کاکتۆر هۆکاری سەرچی کەوا کاریگەری زۆرترین کاریگەری هەبی لەسەر هاوڵاتیان کەەوە بکاتن شتێک جێبەجێکەن بەداخەوە ترسە. ئەو کات ترسێکی زۆر هەبوو بۆیە جێبەجێکردن زیاتر بوو و دووەم سزایە کە کاتی دەبینی برێن کامیرەکەی دیسامێنەوە بابەتی کامیرەکەی کە سزایە چێگەرە دەبینی خێرایی کەم دەکاتەوە. دوای کامیرەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستان کاریگەریان هەبوو و فعلەن تەسیری کردووە لە تا ڕادەیەک ئەگە زیاتر باشتر دەبێتن. ترس سزا گەرۆکو نمونەیەک مقارنەکەین بۆ ئەوەی کە مەسەلەن شێوازێکی وا بەکاربێنرێ بۆ ئەوەی کە مڕاقەبەی خەڵک کرێ بۆ ماسک بەستن لە جادە گشتی و لە شوێنەکان. ترسەکە لەوانەیە ئێستا نەتوانین سزایەکەش لەوانەیە هەندێک ئەستەم بیتن ئەوجە پاشان دێنە سەر ئەوەی کە تاکەکە خۆی بپارێزیتن بە تێگەیشتن بۆ بەرنامان و بە چەندین ئامۆژگاری کە لە سۆشەڵ میدیاکان دەرێستن شتێکش هەیە کە ئەم دیتم زۆر کاریگەرە لەسەر ئەوەی ئەو هاوڵاتی خۆی پارێزی کە یەکێکی قوربانی دەداتن بەداخەوە ئەوە نابی وابێت مەسەلەن لە عائیلەی گەورە کە یەکێک بۆ قوربانی دەبینین ئەو کاندی ترسەچیان لێ پەیدا دەبی دەی وڵا خۆ فلان کەسمان لە دەستدا لەبەرەوەی ئەو هابوو ئەو شتەمان کرد بەداخەوە زۆر بە توندی دەیگرن ئەمە لایەنەکە دوگرین باشە بۆچی ئللا دەبی بە ترس و بە سزا و بە گیان لە دەستدان ئەوجا ڕێنمایەکان جێبەجێ دەڵێ پێدەشی کوردی هەیە مەقولەك هەیە لە سەری ئەڵێ هەتانەی یا لە تەبق نەیوت ئەڵڵا وسەڵ ئەوەش شتێکی لەو بابەتەیە بەداخۆ ینی ئێمە پێویستە پێش ئەوەی پندێکی کوردیش بڵێن هەر یەکجاری ئەوەش هاتووە پێش ئەوەی کە کوور دەڵێ پێش ئەوەی تا بگری بەڕەکەی بەخۆتادا یعنی هەموو ئەمانە هەر لە چوارچێوەی خۆپارێزیەکەی هەر ئەو شتەشەکە هەموو میدیا و دەستگا تەندروستی و وەزارەتی حکوومەت و حکوومەتی هەرێم و ڕێکخراوی تەندروستی جیهانی و هەموو دنیا باز لەوە دەکەن کە تا ئێستا تاکە ڕێگا لە غیابی احترامی عراق لە دەرەوە هەر خۆپارێزیەکەمان هەیە جارێ هەتا بزانین کەی ڤاکسینەکەی چێنە لە جارێکی تریش سەرە بڕیمان لێ ناکرێت. دکتۆر شێروان زۆر سپاس بۆ زانیاریەکان کە ئەمشۆ لە ستۆدیۆ لەگەڵمان نبووی و لە کاتمانگردی کاتی تۆ دکتۆر دەشتیشمانگە کە زانیم ئێوەش لە پشودان بەڵام زانیاری و ئەوەی کە لە دڵمان نبوو ویستمان توانیمان هەر چۆنێک بێ بەشێکی لەگەڵ ئێوەیان باس بکەین تکایە خۆتان بپارێزن ئەگەر هەر ئەشتنە دەرەوە وەکو دکتۆر دەشتی کەوتی محاولە بکەن ژمارەی ئەو کەسانی کە پێکەوە دەڕۆن گەشتەکە دەکەن ژمارەیەکی کەم بێ یەک خێزان بێ و مەودای نێوان خێزانێک و بۆ خێزانێکی تر با زۆر بێ و تێکەڵاوی نەبێ و لە هەمووشی گرنگتر تکایە ئاگاتان لە دەستەکانتان بێت لە سەفرە و لەوانە دەستان پاکشۆن ئاو سابوون بەرن یان ئەو مادانەی کە کحولیان تێدایە بە ڕێژەی 1970 بەکاربێنن بۆ دەستپاکردنەوە لە هەمووشی گرنگتر ئامانەتی ئێوە و ژینگەی کوردستان خواشتی دوای خۆتان ڕێمێن
باوەڕکەن ئەو نایلۆن و ئەو تەنەکە و ئەو زەبڵە نائۆرگانیکانە کە لەسەر ئەو عەرزە فڕێدەدرێت بە دەیان و سەدان ساڵی دەوێت هەتا دووبارە شیە بێت و تێکەڵی خەکە بێت هەموو لایەکتانە تەندروست بن.